35 ساڵ بەر لە ئێستا شاری قەڵاتزێ لەلایەن ئیسی باسی بخاوە وێراکرا و تەختی زەوی کرا و قەدەغەی هاتوچۆی لەسەر ڕاگەێنرا کە بە هاوێکەکەی پێی دەڵێن محەڕەمە. دیارە پاش ساڵی 91 دەسرا و باوەداکردنەوەی قەڵاتزێ وردە هاتا ئێستا بەو شێوازەی کە ئێستا هاتووە. دیارە ئێمە ساڵانە ئەو یادە دەکەینەوە بۆی لە بیر و زەینی خەڵکدا بمێنی کە ئیسمی بەعەس دڵندەیەکی بەرامبەر بەو شارەی کردووە چۆن تەختی زەوی کردووە. ئیدی ئەو یادانەی ئێمە تەنهاوە. دیارە بە سێ چالاکیە. چالاکی یەکەممان باگانی چەند خولێکی پیشەیی بوو هەر بەو یادە بە بۆ لێو یادەوە و هەروەها دوێنێ دابشکردنی خەڵاتی باڵدار بوو هەر بەو بۆنێ و یادەیەوە بۆ 20 مامۆستای قەڵاتزێ و ئەو ڕۆژ 20 تابلۆی کە باس لە ئەو کارەساتی قەڵاتزێ دەکات لەگەڵ 20 فۆتۆی 50 بە ئەفتا کەویش هەر باس لە وێراکردن و ئاواداکردنەوە قەڵاتزێ دەکات و لەگەڵ 20 خانمی کارساز کە لە گروپی خانمانی پەری کاری دەستەکانی خوانەوە. من ناو مدينة محمد رسولة. أمرو بشارم كردلو فستيفالا يادي راقواستني قەڵاتزێیە وەکو خانمانی پەری وەکو گروپی خانمانی پەری بەشداریم کردووە لەم چالاکیان بەرهەمەکانی خۆمان عەرز دەکەین. من بە خواردن بەشداریم کردووە. خواردنەکانیشم دۆڵمەیە دۆڵمەی کوردی کە خواردنێکی سەرەکیە بریانی بە بۆرەک بە مریشک ئامادەم کردووە بە زایدەن کفتەی کوردی وەم قەبیلاتێکیش کە زەڵاتەیە. خواردنی کوردی خەڵک خواستێکی زۆری لەسەرە بە تایبەتی کفتە بریانی دۆڵمە ئەوانە زیاتر دەڕۆن. ئەو بەرهەمە کوردیانە زیاتر خەڵک پێیان ئاشنایە و دەیخۆن. ئەو جۆرە چالاکیانە بۆ ئێمە زۆر باشە دەتوانین شتەکانی خۆمان عەرز بکەین. ئەو بەرهەمانێک کە هەمانە دەتوانین عەرزی بکەین لە فستیڤاڵێکی ئاواهیدا لە چالاکیەکی بەم شێوەیە.